ئەم کاتتان باش. هەفتەی ڕابردوو سەمای دوو گەنج لە شاری سلێمانی سەرنجی زۆری خەڵکی کوردستانی ڕاکێشات. پاشەوەی لە شاری سلێمانی لە شەوێکی مانگی ڕەمەزاندا دوو گەنجی نیشتەجێی هەرێمی کوردستان پێکەوە سەمایان کرد، کاردانەوەی زۆری لێکەوتەوە. بەشێک لە هاوڵاتیان ناڕەزایەتیان پیشاندا، بەشێکیش پشگیریان لەوە کرد و بە بەشێک لە ئازادیەکانی مرۆڤ باسییان لێوە کرد. بەڵام کاردانەوەکان تەشەنەی کرد بەوەی خۆپیشاندان بە جۆرێک لە جۆرەکان لە چوارچێوەیەکی دینیدا بەڕێوەچوو. هەر ڕۆژێک دوای ئەو نمایشە لە هەمان شوێن کۆمەڵێک لە موسڵمانان کۆبوونەوە و نوێژیان کرد. و تاکو ئێستاشەم بابەتە هەر لە ڕۆژەوی کوردستاندایە. ئایا بۆچی دەبێت سەمایەک ئەوەندە سەرنج ڕاکێشێت و ئەوەندە ببێتە جێی قسە و باسی خەڵک؟ ئەوە نیشانەی ئەوەیە کە سەما نامۆیە بە کولتور و کۆمەلگەی کوردی یاخود هۆکارێکی دیکە لە پشتم بابەتەوە هەیە. لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەم لەگەڵ بەڕێز کاروان عومەر فێرکاری سەمای هاوچەرخ کە ماوەیەکی زۆرە لەم بوارەدا بە شێوەیەکی ئەکادیمی کار دەکات گفتوگۆ بکەم. کاروان ئەم کاتت باش. ئەم کاتت باش چاوەکەم ساساجە. زۆر سپاس. کاروان، بۆ ئەوەی بینەرانیش باشتر بتان ناسن پێم خۆشە سەرەتا خۆتان بناسێنن، اینجا دەچینە نێو ناوەڕۆکی باسەکەمان. بەڵێ، من کاروان عومەر لەدایکبووی شاری سلێمانی کوردستانی باشوور، دیپلۆم و بەکالۆری سنە بواری شانۆیە لە پەیمانگای هونەر جوانەکان و ئەکادمی هونەر جوانەکانی بەغداد تەواو کردووە. هەروە بێتۆ دیپلۆم و ماجستێر لە بواری سەمادا لە سەما ئەکادمی زێریخ لە وڵاتی سویسرا. ماوەی 22 ساڵە لە سویسرا ئەژیم و ڕێکخراوێکی پیشەیی سەمام هەیە کە خۆی ئەگرێت لە کۆمپانیایەک هەر بە ناوی خۆمەوەی کۆمپانیای کاروان عومەر، و بەردەوامم لە پەروەردەکردنی مرۆڤەکان، چ سەماکاری پیشەیی بن یاخود سەماکاری ئاماتۆر بەواتای ئەو کەسانی حەز بە سەما ئەکەن بەڵام سەمانە بۆتە پیشەیان. بۆ بەردەوامم لە ئیشکردنی منە چ لە بواری پەروەردەی سەمایە بێ لە بواری با بڵێن پرۆژەی سەمایە بێ، ئامانج و فەلسەفە و دیدگای خۆمم هەیە بۆ ئیشکردن لەسەر جەستەی مرۆڤ بەگشتی لە سویسرا و جەستەی تاکی کورد لە کوردستان بەپێی ئەو با بڵێن کاتانەی کە دەڕەخسێ و ئەتوانم لە کوردستان کارەکانم بە ئەنجام بگەێنم. بەڵێ، زۆر سپاس. پێم وایە تۆش ئەم چەند ڕۆژە چاودێری ئەم قسە و باسانت کردووە کە لە کوردستان بەهۆی سەمای دوو گەنجەکە لە سلێمانی هاتە ئاراوە. بە بۆ چوونی تۆ کە کەسێکی لەو بوارەدا بە شێوەیەکی ئەکادیمی کار دەکەی و خەڵکی ئەم وڵاتەی، بۆچی دەبێت سەمای دوو گەنج لەسەر شەقام ئەوەندە ببێتە جێی قسە و باس و ئەو هەموو کاردانەوەی لێ بکەوێتەوە؟ ئایا سەما شتێکی نامۆیە بە کۆمەلگەی کوردی؟ سەرەتا ئەمێ باسێکی کورت بکەم. ئەم دوو گەنجە ئەوەی من بیستومە فێرگەیشیان هەیە وابزان لە شاری هەولێر، کە ئەم دوو گەنجە بەڕاستی سەمای باچاتە ئەکەن. ئەم سەمای باچاتایە سەرچاوەکە یاخڕەگ و ڕیشەی لە کۆماری دۆمینیکانەوەیەت کە دوورگەیەکە لە نێوان ئۆقیانوسی ئەتلسی و دەریای کاریبی. ئەم سەمایە بۆ خۆی کە ئەوان ئەیڵێنەوە دیارە لەسەر هەموو موسیقیەک ئیشی بۆ ئەکرێ. ئێمە سەر ئەو موسیقی کە ئەوان سەماکەیان لەسەر کوردستانەوە لایک ریڤەر، ئەمە موسیقێکە کە لە جیهانە زۆر زۆر باش بڵاو بۆتەوە لەبەرەوەی موسیقیشی پڕ ریتمە و پڕ لە ڕازانەوەی موسیقیە، بۆیە هەر کۆریۆگرافێک یاخود هەر گروپێک یەن لەسەر موسیقای ئیشەکەن. ئەمانیش لەوێ سەمایەکیان بەرپا کرد بە
کۆریۆگرافیەک تا زۆر نزیک بوو لە ڕاگوزەری کتوپڕ لەسەر مۆسیقاکە، بەڵام لەبەر ئەوەی فێرگەیان هەیە خۆشیان بەردەوام سەما ئەکەن، زۆر بە سەلیقە و بە تەکنیکێکی تا ئاستێکی باڵا توانیان ئەو سەما جوانە بکەن. بێمە سەر ئەوەی بابەتی ئەوەی ئایا سەما بە ئێمە نامۆیە، بەڵام منەمێ سەرتا باسی و بۆ بکەم ڕەگ و ڕیشەی ئەم ناڕەزایەتی لەکوێیەت. پێشەوەی باسی ناڕەزایەتەکان بکەم کە چییە، کە من زۆر بە گرنگی ئەزانم باسی بکەم، ئەمێ باسی ئەو بکەم ڕەگ و ڕیشەی ئەم ناڕەزایەتیە لە پێش یاخود لە مێژوویەکی کۆنی 1400 ساڵەوە دێت. چۆن؟ لەو کاتەوە بنیادی دەوڵەتی خەلافەت و ئێستاشە بنیادی ئەفغانستانێکی تر، ئەمە خۆی بۆ خۆی خەونێکی زۆر زۆر دێرینە. من لێرە پەنا بەمە بەر موسەر سەلامە موسا لە کتێبی ئازادی هزر و پاڵەوانەکانی لە مێژوودا لە بەشی ئیسلام و هونەرەکان زۆر باش ئەم دیاردەیە لێرە باس کراوە. بە پێویستی ئەزانم دووبارە باسی بکەمەوە بۆ ئەوەی تێگەشتنێک هەبێ ئەم ناڕەزایەتیانە لەکوێ سەرچاوەی گرتووە، نەبێتە ئەوەی کە بەڕاستی بەداخەوە کۆمەڵە کەس لە نەزانینەوە کۆمەڵە دەربڕینەکەن ئەتر ئەو کەسانە کەسانێکی ئەکادمیتیایە، کەسانێکی تیاتکۆڕی کۆمەڵایەتی لەبەردەستایە و توانایی هینی هەیە، ئۆنلاینی هەیە، ئۆنلاین قسە ئەکاو لە خۆیەوە شت فڕێگایە. بەڵام با من باسی بناغە و بنچینەکەی بکەم. ئاین ئیسلام لەکوێ سەرچاوەی گرتووە و لەکوێ سەری هەڵاوە، بیرمان نەچێ لە بیابانەوە. سەلامە موسا زۆر باش باسی ئەوە ئەکا، ئەڵێ ڕۆحی بەدەوی بە هەموو شێوەیەک خۆی لە هونەرە جوانەکان دابڕاندووە. بۆ چونکە سروشتی بەدەویەت و داوارنشینەکان با بڵێین لەبەر ئەوەی داوارنشینی بیابانن ڕق و هینەیان هەیە، ئەمە لە سروشتیان هەیە بەرامبەر بەچی بە هەموو شێوە شارستانێتەکان، بە هەموو شێوە کولتورەکان. باشە تا کار گەیشتۆتە ئەو ئاستەی لە سەردەمێکە، لە سەردەمی کۆنا با بڵێین لە سەردەمی کۆنا گەواهیدانی هونەرمەندان، گۆرانی بێژان، سەماکاران، موسیقزانەکان بەرامبەر بە دادوار پەسەند نەکراوە. ئێمە لێرەوەتی ئەگەین تێڕوانین بۆ هونەر لە ئاینی ئیسلامە لە کۆنەوە چۆن بوو. باشە پاشان دواتر سەما و گۆرانی و مۆسیقا وەکو ئەوە سیر کراوە کە تەنها بابەتێکی سەرگەرمکردن و سەرخۆشان بۆ لای داوارنیشان. هەر بۆیە سەما مۆسیقا بە شێوەیەک وەک بەدڕەوشتی ئەوەی ئێستا سەهۆڵەکە باسەکرێت، سەماکاران ئەڵێن ئەو بەدڕەوشتانە لەگەڵ ڕێزما وشەی زۆر ناشرینتر بەکارهاتوە، من نامێت دووبارەی کەمەوە. کەواتە لەو کاتەوە سەما و گۆرانی و موسیق بە تایبەتی سەما وەک بەدڕەوشتی و ڕوتبوونەوە و ڕوژاندنی سێکسی باس کراوە. هیچ پیاوێک نەیویستووە سەما بکە. باشە وەکو ئەوەی شکۆی بریندار بووە کە سەیری سەماشی کردووە، واتە ئەو کەسانی سەیری سەماشیان کردو کەسانێکی بێشکۆ بوون. باشە ئێستا ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە چۆن سەما لەو سەردەما هەر بۆ مرۆڤەکان کارێکی ترسناک بووە. بیرمان نەچێت ئەو قسانەی لەم ڕۆژانە کراوە لە سەهۆڵەکە بەدەر نییە لەمەی سەلامە موسا لەو کتێبە باسی کرد بە هیچ شێوەیەک. واتە تۆ ئەمە دەبەستیەوە بە ئیسلامەوە، ئەم ناڕەزایەتیانەکان پەیوەندی بە ئیسلامەوە هەیە. بەڵێ بەڵام مەگەر لە نێو کولتوری ئیسلامیدا سەما هیچ وجودی نییە ئەگەر بوو بێت بەم شێوەی سەیری کراوەکە بۆم باس کردی، بۆ لەهوو بووە وەکو خۆیان ئێڵێن، بۆ سەرمەست بوون بووە و سەماکاران دایمە بە چاوێکی زۆر زۆر سووک سیر کراوە. ئەمە ئێستا دووبارە ئەبێتەوە ئەگەر قسەکان دووبارەکەینەوە خەڵکە ئەڵێ چی هیچ خۆیان تووشی جۆرێک لە شڵەژان بوون ئەوانەی لەوێن خۆشیان نازان ئەڵێن چی بەڕاستی هەر یەکە و شتێک ئەڵێ، بەڵام قسەکانیان لەمە تێپەڕی نەکردووە، بەدڕەوشتی بوو
ئەمانە ئەبێ تا پڵسێنرانایە لەوێ هەر لەوێ نازانم ئیهانە بکرانایە ئەبێ داوای لێبوردن بکەن ئەبێ نازانم چی یعنی ئەمانە هەمووی بەیەکەوە بەداخەوە ئەگە سێریش بکەیت ڕەگ و ڕیشەی بەهۆی ئەمی سەلامە موسا باسێکە لە ناو هونەرمەندان و کولتوڕەوانیشە هەیە سیرکە چۆن نوانێ پرسی چۆن مەبەست چێتەوە تۆ ئەزانی گۆرانی بێژمان پێیا بۆ دوای چەند ساڵێک لە گۆرانی وتن دوای ئەوەی تێکستی کۆمەڵێک شاعیری زۆر پێشکەوتوو مۆدێرنە هەڵبژاردووە ئێستا هاتووە گۆرانی دینی ئەڵێ تۆ ئەزانی مۆسیقیەکانمان بەرەو کۆتایی ژیانیان شانازی بۆەوە کە چۆ حەجی کردووە تۆ ئەزانی ئەمە سیاسیمان هەیە لە پێش مەرجی ئەڵێ دینی ئیسلام سەوابەتی ئەساسی ژیانی ئێمەیە بەڵام خۆی کابرایەکی چەک بووە ماوەیەکی زۆری زۆر مارکسی خۆی ناسانەوە کەواتە لە ناو مرۆڤی ئێمە شتێک هەیە ئەوەی ئەیکات نە بە عەشقەوە ئەیکا نە بە بیرڕاوە ئەیکا لە سەردەمێکە پێی هەڵەسێت لە سەردەمێکی ترا لێی پەشیمانەوە بە تایبەتی بابەتی دین بۆیە باسی ئەو ڕەگ و ڕیشەیەم کرد ئەوەشمان بیر نەچێ حتا ئەمەی کە ئێستا ڕوویاوە کاریگەری ئەو گروپ و ئەو کەسانەشە کە بە ناوی سەماوە ئیشەکەن لەبەرەوەی وەکو مەلایەکی ئاینی سەماعەکەن ئەگە سەیری گفتوگۆ و با بڵێن قسەکردنەکانیان بکەین لەسەر سەما بەڕاستی هیچ ئامانجێکی نییە بۆ مرۆڤی کورد کە سەما ئەتوانێت بەڕاستی هیچ بکە لەسەر جەستەی تێکشکا و پارچە پارچەکراوی مرۆڤی کورد جەستەیەک هەر لە لەدایکبوونیەوە لاقە ئەکرێ هەر لە لەدایکبوونیەوە بێ ئەوەی هەست بە خۆی بکە ڕێو شوێنێکی بۆدا ئەندرێ لە کولتورێکە هاتوو هیچ پەیوەندی بە مرۆڤی بە سروشتی جەستەی مرۆڤەوە نییە بۆیە بەڕاستی ئازادی جەستە نامۆیە بە ئێمە بەڵام لای چیە نامۆیە لای چیە ئێمە چیە ئەگە سیر بکەین ئێمە بگەڕێنەوە بۆ پێشینەکانی خۆمان وەرە من پرسیارێ لە تۆ ئەەکەم لە مێژووی ئێمە لە کاتی هیچ ڕەشبەڵەکێکە ئاینزادەکان نەچوو دوای ئەو نوێژی تەراویح بکەن بۆ شوێنە ئەمە یەکەم جارە لە مێژووی ئێمە ڕەشبەڵەک هەبووە دەستگیراوە هەڵپەرچێ کراوە باشە لە مێژووی یەزیدیەکانیشە بە ئەمە بووە کە نازانم ناتوانم بڵێم یەکەم جاران زۆر کەس بیست بێتی کاکەجان ئەوان جۆرێک لە کەش و سروشێک دروست ئەکەن هەر ڕوت ئەبنەوە سەمایەک ئەکەن بە ڕووتی بەڵام لە ترس لەوەی کە هێرشیان نەکرێت زۆر دەمێکە لە باشوور وازیان لێهانەوە بەس ئەو یەزیدیانەی لە ئەوروپای ڕۆژهەڵات ئەژین تا ئێستاش بەردەوامن لەو جۆرە قسەیکە ملەتی ئێمە ئازادی جەستە هەبووە بەڵام بەپێی سەردەمەکان من نمونەیەکە پێ بڵێم کاکەجان ئەمە بۆ یەکەم جار لێرەوە ئێڵێم من پێش 25 ساڵ لەمەوە پێش لە ناو شاری سلێمانیا وەک بەدڕۆژ مامەڵەم لەگەڵ کراوە لەبەرەوەی سەماکار بوو باشە ئەمە کەس نایزانێ باشە لێرەدا ئەو پرسیارە بکەم خۆت ئاماژەت بەوە کرد کە لە کۆمەلگەی کوردیدا شایی و هەڵپەرکێ و ڕەشبەڵەک هەمیشە هەبووە و شتێکی نامۆ نییە بەڵام بۆچی سەما مامەڵەیەکی جیاواز لە ڕەشبەڵەک و هەڵپەرکەی لەگەڵ دەکرێت ئایا سەما زۆر شتێکی جیاوازترە لە هەڵپەرکێ و لە ڕەشبەڵەک یان لە شایی کە لە ناو کۆمەلگەی کوردیدا ئێمە بەریەکەوتنمان هەبووە لەگەڵیدا بیرن نەچێت ئێمە کەسانێکی مۆسیقیمان هەیە ڕۆژانە وێنەی خۆی داوازێنێ لەگەڵ کچە گۆرانی بێژەکانی بەس لەبەرەوەی ڤیدیۆ هێڵە من عەمرە ئەەکەم و هەموو ساڵە عەمرە ئەەکەم کەس باسی ناکە ئەزانێ بۆ واتای چییە واتای کاتێک کۆمەڵگا بڕیار ئەیات تۆ ڕۆژبەڵەکێک ئەەکەیت قەدەغەن نییە کاتێک تۆ لە ئێمەیت سەر بە حیزبی ئێمەی سەر بە دیانەتی ئێمەیت و
پێویست بە داوای لێبوردنیش ناکە، بەس بڵێ ئەمرە ئەەکەم هەرچیەکەی بیکە. تێگەشتی مەبەستەکەم کەواتە لێرە چی هەیە لە سەمایەک ئەو ڕووکچە ئێستا بڵێن ئێمە موسڵمانین و نوێژ و ڕۆژومان ناچێت کەس هیچی نەما بەرامبەریان تەواو. ئەمە کێشەی ڕۆژهەڵاتی ناوینە بیرمان نەچێت، یا حیزبیت یا دینەکە ئەبێ خۆ ساخکەیتەوە. بەڵام کاتی مرۆڤێکی ئازادی تۆ مەترسیداری کاکە، کاتێک تۆ بە ئازادی بیرەکەیتەوە. سەماش خۆی لە خۆیە کاتێ بە تەنها ئەیکەیت یا بە جووت ئەیکەیت ئازادیەکی ڕەهای تایە، زمانی جەستە ئیش ئەکات و هەروە بێتەوە چیرۆک ئەگێڕیتەوە جیاوازە لەو سەما فۆلکلۆرەی کاکە ئەوە هەموو لە مناڵی هەر کردومان وەکو ئەوە وایە ئەمە هینە. ئەمە پیرۆزیە کە هەیە لە ناو کۆمەڵگا، بەڵام کە شێوازێکی نوێیت کەواتە ئەم مرۆڤە گەڕاوە بە دوای گۆڕانکاریە. کەواتە ئەم مرۆڤە ئەمە بە بۆچوونی ئەوانە نایەنوێت کۆمەلگا لە ئاشتیا بمێنێت و ئەبێ کۆمەلگا لە ئاشتیا بمێنێت و کەس پرسیاری نەبێت، کەس باسی هیچ نەکە و ئەمە سەوابێتی دینیەتی، ئەمە سەوابێتی کۆمەلگاکەیت، ئەمە دابوونەریتەکەیەتی و نابێت دەستی بۆ بەری. ئەمەیە کێشەکە کاکەجیان. لەبەر ئەوەیە ترس لە ئازادبوون، ترس لە کرانەوە، ئەمە بەردەوام هەبوو لای مرۆڤە دۆگماکان لای مرۆڤە کۆنە پارێزەکان. تۆ لەژێر ئەو خێمەیە کە ئەمە خۆی لە ئەسڵا دروشمی سەدام حوسێن بوو ئەوت سەدام خێمەت العێراقیین جەمیعاً، بەڵام ئێستا حیزبە سیاسەکانی ئێمە و ئاینی ئیسلام ئەوەی ئەوێت تۆ لەژێر ئەو دەوارە چیەکەی بیکە کە چیتە دەرەوەی دەوارەکە تۆ کافری، تۆ ئەوەی ئەیکەی بیدعەیە، ئەوەی نازانم چییە. اینجا بەڕاستی شاسوارجیان منەمە باسی ئەوە بکەم، ئەم دیاردێ تازە نییە. منەمێ بچمە ئەوەی 25 ساڵ لەمەوە پێش من لای سەرۆکی هونەرمەندانی ئەو شارەوە لە مامۆستایانی کە پیانە ڕابەڕیشانەوە لە پەیمانگای نوێژ جوانەکانە بە بەدڕۆژ ناوبراوم لە بەرەوەی کاری سەمام کرد و جەماعەیەکی ئازاد بووە، لە بەرەوەیان شڵەژاون کاتێ نمایشەکەیان بینی و کاروان چیەکە لەبەر ئەوەی شتێکیان بینیوە بۆ ئەوەی بیسەلمێنێ کە خۆی بە ڕەوشتە یە بە تۆڵێت و بە دڕەوشتی ئەجنا بە دزیەوە. هەیە لە ئێمە نەزانین بە دزیە و چیە ڕۆیات لە وڵاتە، هەیە نەزانین هەچەنەمە ئازادی ژیانەکەیشێ بڕیاریاوە، بەڵام لەو کاتی تۆ بە سەماکارێ ئەڵێ بەدڕۆژ ئەی خۆت کە خێزانە هەیە و کۆمەڵی عاشیقەوە هەیە بە دزیەوەیان بینی، ئەوە ناوەی چی؟ ئەمانە هەمووی پرسیارە. ئێمە تاکی دانیشی بە دزیەوە. یەک شتی تریشێ پێ بڵ هەر دەربارەیەوە ساڵی 2014 هەر لە مانگی ڕەمەزان من کۆرسی سەمام هەبوو لە پەیمانگای هونەر جوانەکان هۆڵێکیان نابوومێ باشە. یەک ساتە وەختیان بەڕەسم گرتبوو لەسەریان نووسی بوو لە 190 کۆمەلگای ئێمە موسڵمانە، ئێمە ئەم سەمایە چییە؟ ئەمە بەدڕۆشتیە. ئەتر پیاە هاتبوو نەخوارەوە بۆ ئێمە بۆ باسەکەم 7 ساڵ لەمەوە پێش ئێمە توانیمان چی بکەین بە هاوڕەکان و چی بکەین وتیانەوە بە سایتی فەیسبووکە هاتین هەموویمان ڕێپۆرت کرد، سایتەکان هەمووی داخران. دوای 7 ساڵ هاتنە سەر جادە لە شوێنی سەماکە یەن بە شێوەیەکی زۆر ناشرین باشە شکۆ دەشکێنن. کەواتە چی وای کرد ئەمانەوە بەهێز بنەسەر بێنە سەر جادەکە بوت. ئەو کاتە بەس لە فەیسبووکا بوون، بەس لە فەیسبووکە ئێهانەیەکی زۆری ئێمە کرا، ئەو سەماکاری زۆریان وازیانهانی لەو کاتە بۆ ماوەیەک بەس دڵخۆشانە کە ئەوانەمان سەڕی و ئەو زەختەمان لەسەر نەما بەڕاستی. وێستا وێنەکەم ماوە بۆ ئەرشیڤ هەڵم گرتووە، ئەو وێنەی دایان بەزانە بۆ چۆن لەسەریان نووسی و ئەڵێ نەمە بەدڕۆشتیە، ئەمانە چین و ئەمانە بۆ لەم ڕۆژانەشدا ئەو وشەیە زۆر بەکاردەهێنرێت. زۆرێک لەوانەی ناڕەزایەتیان پیشاندا ئەم کاریان بە بێڕەوشتی ناوبرد. من دەمەوێت ئەوە بپرسم هۆکاری ئەوە چییە کە ئەو وێنایە لای خەڵک هەیە بەرامبەر بە سەما؟ ئایا سەما چالاکیەکی تاکە کەسیە گوزارشتێکە لە خود کە جیای دەکاتەوە لە هەڵپەڕکێ و شایی کە چۆنەڵی چالاکێکی کولتوری هەرەوەزیە یان دەستە جەمعیە؟ مەسەلەکە ئەوەیە یان چییە؟ بۆچی ئەو تێڕوانینە بۆ سەما هەیە؟ چونکە تۆ باسی ئەوەشت کرد وتت پەیوەندیەکی زۆر لە نێوان سەما و ئازادی هەیە. بەڵێ
بۆچی ئێمە بیرمان نەچێ جگە لە سەمای فۆلکلۆری لە هەموو ئەو سەمایانەی ترە جۆرێک لە تاک پیشاندانی تاک کێشەی ئایەمزەدەکان ئەوەیە کاتێک تاک لە ناو کۆمەلگایە نییە بیر نەچێت لە دەستگرتنی هەڵپەرکێشەیەکە چێتە دەرەومی هاواری لەکەوەرەوە ڕیز ئەمە چییە؟ کاتێک ئێمە هەمومان پێکەون کاتێک هەمومان ئەدەنجین کاتێک هەمومان کیمیاییمان پێبن کاتێک هەموو ئەنفال ئەکرین ئەوە هەمووی تەواو باشە هیوادارم ئەمە ڕوون بێ ئایانەوێت بە هیچ شێوەیەک تاکی ئازاد دروست نەبێ سەما تاکی ئازاد دروست دەکات بۆچی بیرە نەچێت کە سەمات کرد کە گوزارشتە کرد و لەسەر ڕیتم و موسیقێک بوو بە دەربوو لەو ڕیتمە باوەی کە هەیە جۆرێک لە دەربڕین دەرەچێت جۆرێک لە زمانی جەستە دەرەچێت هەست و سۆز تا ئەستی ئێرۆتیک تێکەڵە بێت هەڵەیەکی زۆر گەورە ئێمە بڵێن ئێرۆتیک لە سەمایان نییە بە هەڵپەرچی کوردی شەوتایەتی بەس ونە بۆ ونە هەموو دەستمان گرتووە هەر یەک و تەنیشت ئەوەی خۆ چەندان جاریش تێبینیمان کردووە پیاوەکان چۆن نزیکە بنەوە لە ژنەکە چێتە دەرەوەستەکە پیاوێک زیاتر لێ نزیک بۆتەوە کەواتە مرۆڤ سووڕی خوێنی هەیە سووڕی خوێن و شار خوێنبەری دڵ و شار خوێن هێنەرەکان وزێ دروست دەکات مرۆڤ کە وزێ دروست کرد کە وزە دروست بوو لە لەشە ئەوێ بجوڵێ مرۆڤ لە لەدایکبوونی و پێش لەدایکبوونی لەسکی دایکە جوڵە دروست دەبێت مرۆڤی کۆن بەر سەمای هەبووە کەواتە سەما زۆر کۆنە لەوە دەرچوت و ئێستا بیر لەسەر جادەی بە من بڵێ سەما حرام و نازانمەمانە بەدڕۆشتن هەر ئەوەی کەواڵە لەوێت جوڵە ئەکات ڤیددیۆیەکی بکە جوانترین سەمایە بێ ئەوی بەخۆی بزانێ بە هەموو تەرتیباتەکانی دەموچاوی کە ئەمانگەڕێنەوە بۆ 1400 ساڵ لەمەوە پێش مەبەستم چییە لێرە سەما چیرۆکی پێژێڕێتەوە جەستە چیرۆکی پێژێڕێتەوە بە هەمان شێوە لە کات لەم سەمایانە زمانی جەستە ئیشی خۆیەکات و هەست و سۆز و جۆرێک لە جوانی تا ئاستی ئێرۆتیکە ڕۆدیارەمە بابەتێکە من سەرقاڵم پێوەی کە بنووسم لەسەر پەیوەندی سەما و ئێرۆتیک چییە کە پەیوەندێکی زۆرێکان گیریانێ وە لە کەش و تەقسی ێزیدیەکانە ئەو زۆر زۆر دیارە من وێنە و ڤیددیۆم بینیوە هی ئەو بابەتە ئەمەیە ئەمان لێ ئەترسن لە شتێک ئەترسن ئەویش چییە بیرە نەچێ سەردەمێکی مۆدێرنەیە دوام سەما ئەکەن هەمووی بە کامێرە پیشانیەوە لەوە پێش هەرچیە کرابێ لە هەر شوێنەکە پیشان نەیراوە ئەمان لە ئێستاە ناتوانن ڕێبە و تۆژمە بەگرن بیرە نەچێ چکە تازە لەوە دەرچوو ئەمان ئێستا هەست بە ئیفلاس بوون ئەکەن لە جیاتی ئەوەی خۆیان بگونجێنن لەگەڵ ئەوەی ئێستا هەیە نمونەیەکە پێ بڵێم بیرمیە وتیان ئەستێرەی تریان ئاشکرا کردووە مرۆڤ لە سەریەژی پاپای فاتیکانێک سەروتی پەیامنێرەکانمان ئەنێرین لەسەرەوە ئەستێرانش ئاینەکەمان بڵاوکەنەوە کاکەجە ئەمەیە خۆ گونجاندن لەگەڵ ئێستاە نمونەیەکی ترە پێ بڵێم ئیما واتسنمان هەیە ئیما واتسن یەکێکە لە ئەکتەرەکانی فیلمی هاری پۆتەر هەمومان زێن هاری پۆتەر هەموو تەواوی چیرۆکەکەی جادووە باشە جادوو لە هەموو دینەکەم ڕەت کراوەتەوە باشە لە یەکێ لە گفتوگۆکانە ئیما واتسن ناڵێکی پسوو بوو دەستی پێکرد تا بەشەکانی تەواو کرد بوو بە ژنێک و ئێستا نوێنەری نەتەوەی گرتۆکانە بە پارەکانی یارمەتی خەڵکەیات باشە لە گفتوگۆیەکە ئەڵێکە کە من هەری بەشی یەکەم تەواو بوو هەفتەی جارێک پۆستێکم بۆ هەو کارتۆنێک بوو بۆ ماڵەوە دایک و باوکمیان و ئیماوەرە ئەو پۆستە بۆ تۆ هاتوو ئەم کردەوە یەک دنیا کتێبی بایبل واتە کتێبی پیرۆز بوو لەکوێوە بۆ مەهاو لە کەنیسەی شارەوانێکەمانەوە باشە وتی تا ئێستاش بۆمێت سەیریکە سەیری ئەم جیاوازیە نە ئێهانە کراوە نە شکۆشکێنراوە نە لە شوێنە گاوتویانە بەدڕەوشتە بە شەرتێ فیلمەکە باسی جادووەکە بەس یعنی لە دنیا هەموو جادووە بەڵام بەس کتێبی بیبلیان بۆ نردووە لە فترێکە کە گەورە بوو نامەشیان بۆ نردووە زۆرمان پێخۆشە بگەڕیتەوە ئەم کتێبانە بخوێنیتەوە بۆی تێبگەیت جادوو شتێکی هین نییە ینی ڕەتکردنەوەیەکی جوانی جادوو
کاکەجان ئەم جۆرە لە دیالۆگ زۆر جوانترە وەکولەوەی ئێستا ڕۆیە تۆ شکۆی مرۆڤ ئەشکێنی و ئەچی ڕێک لەوێ ئەڵێ بە ئەمان پارچە پارچە بکرێن جیاوازی و چیە لەگەڵ ئەو هێزە ڕەشەی کە ناوی داعش بوو کە ئێمە هەمومان دژی بووین بە شێوەیە لە شێوەکان بەڕاستی منێکی لە هێشی لە نووسینەکان ماڵێم بە سەما توانی کڕۆکی خۆت ئاشکرا بکەی بەڵام بە سەما نمایشکردنیش ئەتوانی ئەم مرۆڤانە ئاشکرا بکەی ئەمانی ئاوا بیرەکەنەوە جەوهریان چییە سەرەکەی هەمویان ئاشکرا بوون هەمووی هات هەرێکە بە شێوەیە قسەی خۆیە کات بێدەنە بەڵێ بۆ ئەوەی هەر سەما زیاتر ڕوون بێتەوە لای کەسانێکە سەیری بەرنامەکەمان دەکەن پێم خۆشە ئەومان بۆ ڕوونکەوە ئایا سەما هونەرە یاخود چالاکیەکی تاکە کەسیە گزارشتێکە لە هەر کەسێک بۆ خۆی تعبیرێکە لە خودی خۆی دەکرێت سەماوەک و هونەر ناوبێنین و ئەگەر هونەرە چەند زۆری هەیە سەما بەڵێ سەما لەو کاتۆ هونەرە کە لە قوتابخانەکانە مرۆڤ ئەچێ بۆی فێری بێت سەما لەو کاتۆ هونەرە کە تەکنیکی بۆ دانرا کە لە سەردەمانێکی کۆن و لە سەدەی 15ەوە لە وڵاتێکی وەکو ئیتالیا لە ناو کۆشکەکانە وانەی سەما ئەوترایەوە بە تایبەتی باشە سەما لەو کاتۆ هونەرە کە چیرۆکی تیا بەکارێت و دیکۆری بۆ ئەنەخشێنرێ وە جلوبەرگ و ماکیاژ و یەکانگیرە لەگەڵ مۆسیقایە سەما لەو کاتۆ هونەرە کە چەندها ئەکادیمی هەیە بۆ سەمای ئەکادیمی بۆ سەمای فلامینکۆ بۆ سەمای تانگۆ بۆ سەمای پاتاچا ئەمەی کە ئێستا باسم کردی پاچاتا ئەمەی ئەم دوو گەنجە بۆ سەمای شەرقی سەمای ڕۆژ هەڵاتی و زیاتر کە ئەڵین هونەرە ئەچێتەوە ئاستەی کە مرۆڤێک لە جەستەی خۆی تێ ئەگا و فێری تەکنیکی بەکارهێنانە بێت یا تەکنیکی ئەو جۆرە سەمایانە بێت بەڵام بە شێوەیەکی زۆر هونەریتر ئەگەر بڵێن سەمای ئەکادیمیە دیارە سەماکان زۆرن من ئێستا ئاوا بۆ باسکەم وەکو ئەوەی کەسێکم لە وێزگەیەکی هونەری ئەو سەماکارێکم بەڕاستی نامەوە کەم و کورتیەک باسکەم چکە سەما لە سەدە کۆنەکان و لە سەدە تاریکەکان و لە یەکەم لە دایکبوونی یەکەم مرۆڤ جۆرەها هاتووە چەند سەمایەک ئێستا نەماوە لەبەرەوە ناکرێ بڵێم جۆرەکانی سەما کامانن بەڵام ئەوەی کە ئەتوانم بڵێم سەمایەکمان هەیە ئەخوێنیت بۆی لە ئاستێکی بەس خولی سەمایە سەمایەکمان هەیە بەڕوانامەی تیاهێنی لە ئاستی ئەکادیمیە ئەوە سەمای بالێتە لەگەڵ سەمای هاوچەرخ باشە بەڵام سەمای ڕۆژهەڵاتیش ئەکرێت بڕوانامەی تیا بێنی بەڵام ئەمان لە ئاشتێکی ترە کەواتە هەر جۆرە فێربوونێک و ئاشتێکی بۆ دانراوە سەمای تانگۆمان هەیە لە ئەرجنتین لەسەر جاتەکان و فێربی وەکو چۆن فلامینکۆ ئەگەر تۆ فێربی ئەبێ بچی لە پایزانە لە مانگیرەیە بۆ شاخی بۆ شاری گەرەنادای ئیسپانیا لە ئەشکەوت و شاخەکان هەموو ئامێژنە گیتاریستەکانیان و سەماکار فلامینکۆکانیان لەویەوە سەرچاوەکی تۆ بێ فێر بیت کەواتە سەما هونەرە ئەو کاتەی مرۆڤ شتێکی هەیە بۆ گێڕانەوە سەما هونەرە ئەو کاتەی سەمایەکی بەس فۆلکلۆر و نمایشەکرێ سەما هونەرە ئەو کاتەی ڕیتمێکەی مرۆڤەکان کۆکاتە و دەستی یەکتری گرن و سەمایشی فۆلکلۆریەکەن کەواتە شتێک هەیە هەر شتێک بچێتە ئاستی ڕێخستنەوە هونەرە هەرچیەکیش بچێتە ئاستی فێربوون بە قۆناغ کەواتە فێربوونە بە شێوەیەکی ئەکادیمی بەڵێ ئەو دوو گەنجەی کە لە سلێمانی سەمایان کرد تێفانی و محەممەد دەڵێن سەما لە هەر کولتورێکدا بێت هەر یەک واتای هەیە تۆ هاوڕای لەگەڵەوەدا ئایا سەما هەمووی یەک واتای هەیە یاخود پەیامی جیاوازی هەیە لە چ کاتێکدا سەما پەیامە چ کاتێک سەما وەکەڵی پەیامێک دەگەیەنێت تەنها لە چوارچێوەیەکی چێژوەرگرتندا یان لە چوارچێوەیەکی چالاکێکی هونەریدا نامێنێتەوە سید کە من لێرەوە توانم بڵم تۆزە قسەکەیان بۆ ڕێگەکەم و سەما لەبەر ئەوەی
دەربڕینێکە بەجەستە و لەگەڵ خود دەست پێ ئەکات. ئێمە مرۆڤ هەموو یەکسەرمانەیە، دوو دەستمانێ دوو قاچمانەیە، جیاوازی نییە. لە هەموو شوێنێکە خوێندنەوە ڕەنگانەکەی لای هەموو مرۆڤێک بەبێ زمان، ئەتر تۆ کوردی، عەرەبی، فارسی، تورکی، نازانم سویستریت، ئەمریکیت، شتێک نییە ناوی ئەوە بێ ئەم لێرە تێگا و ئەو لێوە تێناگا، لەبەر ئەوەی جەستە وەسەما بەبێ دەربڕینی هەست و سۆز بوونی نییە، مەگەر لای ئەو کەسانی کە بەس تەکنیک هەمان دیارە ڕێزکەیەکمان هەیە، بەس تەکنیک پیشانە، هیچ هەست و سۆز پیشان نایەن. ئەمە ئەو سەمایەکە کەس لێی تێناگە، بۆی کەسێ هەستەکەی ناتوانانی بەردەوام بیرە سیرکردنی. بەڵام ئەمە با بڵێن سەما ڕاستەقینەکە نییە. بەڵام سەما بەگشتی هەموو کەسێک تێ ئەگا، هەموو کەسێک تێ ئەگات کاتێک کەسێ ئەخولێتەوە و ئەرکەوێتە سەر زەوی و هەڵەسێتەوە، هەموو کەسێک تێ ئەگا کاتێک کەسێ باوەش بەوی تراکە. ئەمە کۆنتاکتی جەستەیە و زمانی جەستە ئەگەر بگەڕێنەوە بۆ مرۆڤی کۆن هەر بە زمانی جەستە مامەڵەیان لەگەڵ یەکتریا کردووە. وێنەی سەر ئەشکەوتەکان هەموو جوڵە بووە و لەو جوڵانەوە تێگەشتوین ئێمە ئەوان ڕاویان کردووە بەپێی ئەو وێنەی کردوویانە ڕاوکردن چۆنە. هەچ کەسی شتێکە ڕاوکردن فێر سەیری ئەو وێنەی کردو لەبەرەوەی زمانی وتن نەبوو، چکە زمانی جوڵە پێش زمانی وتن و پێش زمانی مۆسیقاش کەوتووە. ئەمەیە بابەتەکە، قسەکەی ئەوان ڕاستە، بەڵام خۆزگە باسی زمانی جەستەیان کردایە کە بەو شێوەیە لای هەموو مرۆڤێک هینی خۆی هەیە، کاریگەری خۆی هەیە. و شتێکی تر هەیە ئەوەش باس بکەم کە ئەوە باسی ئەوەم کردایە ئێمە بۆ ئەوەی مرۆڤ بناسین ئەتوانین لە ڕێی سەماکانی ئەو بیناسین. ئەگەر سۆزمان هەبێ بێت هەڵپۆچی کوردەکان شیکار بکە و دەروون ناسمان هەبێ ئێمە تێ ئەگەین ئێمە سنەتەوەیەکی و لە زۆری شیانە جوان ڕوونە سەمامان بەس پیاوانەی کرد. کەواتە ئەو بەریەکەوتنەی بەهۆی ئەو سەمایە هاتە ئاراوە لە هەرێمی کوردستان، بەهۆی ئەوەیە کە مرۆڤی ئێستا دوورکەوتۆتەوە لە جەستەی خۆی و دۆخێک دروست بووە کە هەر بەجددی نامۆبوونێک بە جەستەی خۆی لای بەشێک لای خەڵک دروست بووە. سیرکە مرۆڤ کەی دوورەکەوێتەوە لە جەستەی خۆی، کەی دوورەکەوێتەوە لە هەست و سۆزی خۆی، دوای ئەوەی کە ئێمە لە ناوچەیەکە ئەژین چەندەها جەنگی تیا سەری هەڵاوە، جەنگی ئێران عێراقمان هەیە، جەنگی کەنداوی یەکەم و دووهەممان هەیە، باشە، و بە درێژایی 5,000 ساڵ ئەو دەوڵەتی ناوی عێراقا بە شەڕ و کوشتار و خوێن بەڕێوە ڕۆشتووە، یەک لە دوای یەکی ئەو کەسانی کە هاتوونتە سەر تەختی بەڕێوەبردنی وڵات. باشە، ئەلێرا جەستە چی لێت وەچی ئەتوانی جوان جوان ئیشی تیا بکات و دووری خاتەوە. باشە، کەواتە تۆ پێویستە بە جەستەی جەنگاوەرە و جەستەی تێکشکاوە، خەڵکی ناوچەکە جەستەی تێکشکاویان هەیە بەبوونی جەنگەکانەوە و باری دەرونی تێکشکاوە، قەیران دوای قەیران هەیە. باشە، زۆر دوور نەڕۆین، ئێمە لە زۆر دۆخە کە قسە لەگەڵ خەڵکی لای خۆمانەکەنەوەی باسی مردنەکەن، باسی ژیان ناکەن. باشە، سەما خۆی ژیانە، سەما و ژیانێکان گیرن. سەما لێرەبوونی مرۆڤەکانە پارێزێ، بەس کاتێ مرۆڤێ لە وەهمی لەوێبوونە خۆی بۆ ئەوێ داناوە بێمان نەچێت گوێمان لە چەندەها مەلا بوو ئەڵێ من ئەمە بۆ خێرەکەم، بۆ خێر بۆ مەنووسێ لەو دنیا، بۆیە بە خەڵکەڵێم خۆ داپۆشە، نوێژ بکە، سەما مەکە، بۆیە بە خەڵکەڵم بە دڕەوشتی تۆ. باشە، کەواتە شتێک هەیە خۆی ئامادەکە بۆ ئێرە نا، ئەو لێرە نییە، لەگەڵتایە بەس لێرە نییە، بۆ ئەوێ لەوێ. شتێکی زۆر باشم بیرکەوتەوە بە ئەمە باسیکەم، ئێمە ئاڵێن ئازادی هەڵبژاردن. باشە، لە ئەوروپا هەیە ئازادی هەڵبژاردن، بەس لای خۆمان نە، ئەو کە شتێکی هەڵبژارد ئەوێ تۆش ئەوە بیت، ئەوە ئازادی هەڵبژاردن نییە. زۆر کەس دەڵێ کاکە ئێمە وڵاتێکی کراوەمان هەیە، بەس کاکە ئەوان کراوە نین لەگەڵ تۆیە، ئەوە تا سەما ڕێ بە سەما نایەن. تۆ ڕێو بەوەیەوە 5,000 مزگەوتی هەبێ، تۆ ڕێو بەوەیەوە
لە هەموو شوێنێکە بە دەنگی بەرز لە بڵندگۆکانەوە ئەی باشە سەمایەک بەرامبەر بەمە یەک هۆڵی سەمانێ لە کوردستانە بە شێوە ستانداردە جیهانەیە ئەکادیمیەکەی بۆ زانیاری باشە سەما بەڕاستی ژیانە بەخشێ ئەمان یەن بەس باسی مردن و تۆقینە بۆکەن دیارم نەم جیاوازیانم بەتەواتی لە فەیسبوک لە ماوەیە هەر ئێوارە و چەند شتێک ئەنووسم لەسەر ئەو بابەتە حتا بۆی خەڵکی شتێ بگە بابەتی بەدڕۆژکردنی سەما نوێ نییە 25 ساڵ لەمەوە پێش ئێمە بەدڕۆژ کراوین من بۆ نەمتوانێت لێ بمێنمەوە بۆ هاتومەتە دەرەوە بۆ لەوێ ئەتوانم ئەڕۆمەوە بۆ ئیش بەس بەردەوام ناتوانم لێ بم مەسەلە کۆمەلگانەیە بەڵام چینی ڕۆشنبیر و هونەرمەندان ناشرینترینن لەو بابەتە ناشرینترینن لە پەنجە ڕاکێشان بۆ ئەوی تر ئەوەشمان بیر نەچێت ئەمانە چێن ناون مەلاوبان خوازەکانی ناو هونەر و شانەوە زۆر زۆرن ئەبێ ئێمە بین ئیش لەسەر ئەوانە بکەین بەسە بەس کەسیان تا ئێستا قسەیەکیان نییە لەسەر ئەو بابەت هیچیش ناڵێن باشە بەڵێ باشە وەک خۆت ئاماژەی بۆ دەکەی ئەو هەڵوێستەی لە بەرامبەر سەما هەیە تەنها لای خەڵکێکی دیندار نییە بەڵکو لای خەڵکی هونەرمەند و چینی ڕۆشنبیریش هەیە ئەوە بۆچی هۆکارەکەی چییە بۆچی جۆرێک لە ترس لە سەما هەیە کە بێتە ناو ئەم کۆمەڵگەیە یان بێتە نێو کولتوری ئەو کۆمەڵگەیە ئەزین چی وەکو سەرەتا باسم کرد ڕێگ و ڕیشەیەک هەیە لەناو کۆمەڵگای ئێمە باشە ئەم ڕێگ و ڕیشەیە لە کۆنا هەبووە بەڵام بەم شێوەیە نەبووە بەس لە ئێستایە گەڕاوەتەوە و بەهێزتر بووە باشە پەروەردەی ئێمە چۆنە دەوڵەت ئاڵێ سەوابەتی دەوڵەت دینی دەوڵەت ئیسلامە بە هیچ شێوەیەک باس لە کەمینەکان ناکرێت ئەمە وای کردووە ئەوان بەردەوام بڵێن ئێمە لە سەدان هەوەتمان موسڵمانە ئەمەیەک دووهەم پەروەردە وانەکانی پەروەردە باشە پەروەردە خۆی چۆن ئەڕوات تۆ ئەزانی بەدەست ئەم کەسانە بێک ئێستا ناڕۆژایەتی دەرەبڕن لە باخچەی چاوانیشە کچ و کوڕ جیا بکرێتەوە باشە دوای ئەوە لە هەموو شوێنێکە ئەمانە دەسەڵاتیان فراوانتر کردووە لە بوونی ئەو بۆشاییەی ئەو حیزبە سەرکییانەی کە دەسەڵات بەڕێوە بن نەک سەما هەموو هونەرەکان دواکەوتووە ئەگە تۆ دیقەت بی پارە سەرفەکرێت بۆ زۆر شت بەس بۆ چالاکیە تۆکمە و جددیەکان بەدەگمەنە ناکرێت تۆ بۆ ئەوەی وڵاتێکی تۆ بۆی تاکی ڕۆشنبیرە هەبێت ئەبێ لە پەروەردە و دەست پێ بکەیت تۆ بۆی تاکی ڕۆشنبیرە هەبێت لە سەما تێبگا ئەبێ تاکی ئازادە هەبێت وەکو چۆن لە دینیش تێبگا بە هەمان شێوە و لە سەماش تێبگا منم قسانم بۆ نێ ڕەتی دین بکەمەوە بەڵام ئەو دینەش نێت بە من بڵێ تۆ بێ وەکو من بی من بە کەسم نەوە تۆ بێ سەما بکە بە کەسیش ناڵێم بەڵام سوودەکانی سەماشی ئەەکەمەوە کەواتە کۆمەڵگای ئێمە کێشەکە ئەوەیە قاچێکی لەناو دینایە قاچێکیشی لە نەزانیایە هەردووشیان کۆمەڵگای وێران کردووە حیزب بێت جەستە ڕوو دەکاتەوە بە ناوی مۆدێلەوە باشە حیزب ئیسلامیەت جەستە دائەپۆشێت من هەردووشی ڕەتەکەمەوە تۆ ئەبێ خۆت هەڵبژاردەوە هەبێ باشە کامە بۆ تۆ وەک مرۆڤ سروشتی مرۆڤ داوای هەموو هەست و چێژ و سۆزێکەکە ئەیڵێمەوە ئەگە بڕیاردار بە ئازادی بێ ئەو کەسە ئەوە باوەڕی بە بڕیاردانی خۆی بەنابێ بە هیچ کەسێک بڵێ تۆ ئەبێ ئەوە بکەیت هەمووشیان ئەڵێ من بۆ خۆت پێت ئەڵێم دوایش کە پێی ئەڵێ بۆ ئەو کردووە مەلایە لەو مەلایەنە لە باخیراوتی هینە من بەخێر بۆ مەنووسێ بۆ ئەو دنیا
یعنی ئەو خەیاڵی لێرە نییە لەگەڵ تۆیە. اینجا ڕوودا و کەمە لە ناو ئێمە، ڕووداوی هوەری و کولتوری، بۆیە کولتورەوان و هونەرمەندەکان و ئەو چینەی پێی ئەوتێ ڕۆشنبیر بۆ خودپارێزی بەردەوام ئەوێ خۆی وەکو کەسێکی پارێزراو پیشان بات، بەردەوام بۆ داپۆشینی ئەو شتانەی خۆی ئەیکات، خۆی وەکو مەلایەکی دینی پیشان ئەیات. ئەمە کێشەی ئێمەیە. ئەژینا پەسەند ئەکرێت، سەما پەسەند ئەکرێت ئەگەر وەکو خۆی ئیشی تیا بکرێت. وەکو خۆی مەبەستم چییە؟ کاکە من لە کۆرسی سەماکانمە کچی باڵاپۆشمان لەگەڵ بوو، هەموو ڕۆژیاتۆتە کۆرسەکە، من ڕۆژە پێم نەوتۆ سەرپۆشە لابەر، بەڵام ئەویش ڕێزی هەموو ئەو شتانەی گرتووە کە پەیوەندی بە ئازادی جەستەوە لە کاتێ گاڵتەی بە کەسێک نەکردو لەوانەی لەگەڵیایەتی. سەیری ئێمە ئەم مرۆڤەمان لا قبوڵە، لا پەسەندە، وەکوی ئەویش ئێمەی لا پەسەندە. کەواتە شتێکی ناوی ئەوەیە تا ئەو کاتەی هاوسەنگیەک دروست دەکەیت، هەموو شتەکان ئاسای، بەس ئەو کاتەی کە تۆ یەیت ئەتەوێ قسەی خۆت بسەپێنی، ئەمەیە ئێمە ڕەتی ئەەکەینەوە بەو شێوەی ئەمانە خەونێکیان هەیە. وە شتەکە ڕوونیشە سەلامە موساش زۆر جوان لەو کتێبە بیرکردنەوەیگە هیچ درێک هەیە هی دەوارنشینەکانی بیابانە لەو کاتەوە ئەوان بە هەموو شێوە ڕەتی سەما و گۆرانی و مۆسیقایان کردوتەوە. ئەمەیە سەرچاوەکەی. اینجا وەکو پێشم وتیت زۆر لەوانە کە ئەگەنە کۆتاییەکانیان یا هەیە گەنجیشە ئەتر بە شێوەیە لە شێوەکان نازام ئەمانە ئەترسێنرێن ئەتۆقێنرێن. ئەی باشە بیر نەچێت کەناڵەکانی تۆ کاکە تۆ کەناڵێکە هەیە لە تەلەڤیزۆنێکەوە بەس قورئانی تێ ئەخوێنرێت، ئێ باشە خەڵک چی بکە؟ یعنی کەناڵەکانە هەمووی دینیە، کەناڵی من باسی و کەناڵانە ناکەم کە لە ماوەیە داخرام بڵم من هانی ئەوە ئەم دیارە من خۆم لەگەڵ ئەوانیم ئەو جۆرە پۆرنۆیە یاخۆ ئیباحیەتە کە دوجار جەستە ئەو کاتەی خۆی بڕیارەیە کەس بۆی نییە قسەی لەسەر بکە، بەس ئەو کاتێک کە ئەبێ بە کاڵا من لەگەڵیانیم، کاڵای ئیسلامیە یا کاڵای ڕووبوونەوە لەگەڵ هەردووشیانانیم. چکە من خۆم بە نیوەڕووت لە بەرلین لەو شاری توی تیاژی لەسەر شۆستەی جادەگان سەمام کردو کاک، بەڵام لەناو کۆنسێپتی سەمایەکە ئەم نیوەڕووتە پیشانێراوە، چکە کاری من سەمایە گێڕانەوە چیرۆکە. کەواتە بگەڕێنەوە بۆچی ئێمە سەماڵ سایبمانە بوو کلیپیە کرد کچێک بەجە لە کوردیەکان و ئەهاتووە چوو ڕایە کرد و ئێستا ئەڵێ کلیپێ بکە کە کچەکە و بەکارهێنا ئەبێ بزانی چۆن بەکارهێنی کەس تووڕە نەکەی. سەیری ئەم جیاوازیە باش ئەمە تۆ کێ پێی وتویت؟ کەواتە سیستەمێکێ ئیش لەسەر ئەمە ئەکات، تۆ بەردەوامە بێ بە ڕەوشتی کاکەژان چەمکی ڕەوش هەڵە کەوتۆ لای ئێمە، بەڵام بە شێوەیە لە شێوەکان لەبەرەوەی کردویانە بە سەوابت لە پەرلەمان و لە نازامە و کۆمەڵە دەستگایی کە خۆشیان نازانم چیەکەن، ئەمانیش هەنگاوی زیاتری بۆ ئەنێن، بۆیە توانیویانە دەست بگرمە سەر کەناڵەکان، توانیویانە وا بکەن ئەوەی قسەیەکی کرد ئەبێ داوای لێبوردن بکە، بەڵام مەلایەکێت بە تەواوەتی با بڵێن ئیهانەی دامەزراوەیەکە کە هونەریە ئەڵێ داوای لێبوردنیش ناکەم، یەک هونەرمەند قسە ناکە، یەک کەسیش ناڵێت. ئەمەیە کێشەکەی ئێمە. هۆکارەکەی ئەوەیە هەست بە ئاسایش و ئارامی ناکەن ئەگەر بێت و هەڵوێستیان هەبێت، یانەوەی ئەگەر بێت و هەڵوێستیان هەبێت پێویستە وەکو تۆ ئەم وڵاتە جێبێڵن، یا زۆرێک لە ترس هەیە لە نێوچینی هونەرمەندانیشدا لەوەی نەتوانن بە ئازادی کاری خۆیان بکەن. زۆرێنەیەک هەیە لەوێ بە ئازادی کاری خۆیان ئەگەر و ناشترسم بیرە نەچێت، بەڵام بیرمان نەچێت لە نەبوونی خۆدناسیە تۆ کاتێک کە خۆ ناناسی ون ئەبیت هەموو کەسێت توانێت بارگاوی بکە. مرۆڤی ئێمە ونە، مرۆڤ بوون لای ئێمە لە ئاستێکی زۆر نزمایە. باشە تۆ گوێ بگرە لەو
گفتوگویانی لەگەڵ هونەرمەندانە کرا قسەکانیان چۆنە بیرەکەی تۆ ئایلۆ ئەگەر ئەمە شانۆ بکە لەوە چی ببینە لە بەخشێ ئەو نازانێ قسە بکە چی مرۆڤی ئێمەی ون کردووە سیستەمێکی ژیان هەیە سیستەمیشی حیزبی هەیە لە شاخەوە دابەڵزیوە زۆر باش ئیشی لەسەر شار کردووە باشە سیستەمێک هەیە بەرامبەر بەوە بە تۆ ئەگەڕێنێتەوە بۆ بیابان ئەم دوانە لە یەکیان ناوە مرۆڤی ئێمە چی لێ لەم بینە ئێمە بەڕاستێکە باسی ئەمە نەکەین واتە هیچمان باش نەکردووە مرۆڤی ئێمە بە هەموو شێوە ئیفلیس بووە هونەرمەند و کولتوورەوان ئێمە خەسێنراوە کاکەش واتە بێبەرهەم کراوە تۆرە هەموو شتێ بکە ئەو پارە ئەو عەرزە ئەو شوقەکە بەس کولتور مەکە هونەر مەکە بیرە نەچێ ئەوەی دین و حیزب لێ ئەترسن هونەرە بۆ هونەر بەردەوام لە گومانەوە دەست پێ ئەکات و بەردەوام باش لە ژیانێکەکە یاخۆ خوڵقێنەری ژیانە کاکە دینەکەی ئەو ئەڵێ بەس یەک کەسێ خوڵقێنەری ئەم گۆیزەویە لەگەڵەوە نازانن هەموو ئەم گۆیزەویە ئەمەنەیە لە تەواوی ئەم گردوونە نازانم ئەو خوڵقێنەری ئەوان چۆن فریای ئەم هەمووەکەوێت ئەمەیە بابەتەکە تۆ بەرامبەر بە پێدانی کۆمەکردنی هونەرمەند و کولتوڕەوانەکانت داوای خەساندنیە داوای ئەوەی لێکەی بێدەنگ بە لە ئاشتیا با لە ئاشتیا بژین ئەوە بۆ بە ڕیتمێک ئەو میلەتەی ویستی بەس لە ئاشتیا بژی زۆر بە ئاسانی دوعاکەوێ و ئیفلیجە بێ ئاشتی مەبەستم چییە کاکە من ناڵێم خەڵک پەلامار یەکتری باش شۆڕ بکەن نە ئەو ئاشتی ئەوانەدانی چییە پرسیار مەکە گومانە نەبێ ئەوەی هەیە ئەمەیە ئەمە پیرۆزیەکانە ئەمە ژیانە بەڵام نازانن ئەم ئەوروپایی تۆ ئەیبینی ئەم کەونەی تۆ ئەیبینی لە دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە ئیسلامیەکان بەچی پێشکەوتووە بە پرسیارکردن بە گومانکردن وە بەوەی کە تاک بیرکردنەوە قسەی خۆی هەبووە باشە تۆ دێقەت بە ئەوانەی لە کەناڵێک ئیشەکەن هەمویان لێگەچن جلەکانیان بیرکردنەوەیان بەیەکەوە سەیرانەکەن بەیەکەوە گەعداکەن بەیەکەوە چی بەیەکەوە چی جۆ لە دوو بەرنامە بگرێتی ئەگەی ئەمانە شەو ڕۆژ پێکەوەن هەمان کەناڵ باشە کارمەندەکانی خۆشیێنێتەوە بەرنامەکە کادرەکانی ئەوەی نزیکی حیزبی خۆتی هێنێتەوە بەرنامەکە کاکەجان ئەمانە کۆمەڵێک گوندی بچووکیان دروست کردووە لە شارەکان لە شەوە هەرێک و پارێزەری گوندی خۆیەتی باشە سیستەمی شار نەماوە ئەتر تۆ داوای چی ئەەکەیت خەڵک وای لێ هاتووە بەس ئاگرسوورە لە من دوورە تەبانەوە پندێکی زۆر ئاگرسوورە لە خۆی دوورە بەوە ئیشەکە وە بیریشم نەچێ هونەر و کولتور بەچێ تێزێکی شەکە بزن بۆ شێوە جێگای خۆخۆشکە وەرە ئەمە بکە و فیستیڤالێک و پارە سەر بکە و پارە و دەستکەوێ و بڕۆ لێ عافێتان بێت تەواو بوو ئەی گەشتین بەچی ئامانجەکەی چی بوو هیچ ئەمە لە هەموو کایەکانە بەڵام دیارێن باسەکەمە لەسەر سەمایە و لەسەر ئەو کەسانەیە کە بە هونەرمەند ناسراون کە هیچیان نیە دەربارەی ئەمەوە خۆیان دەستیان هەیە لە ئەوەی کە کۆمەڵە کەس ئاوا بێت لەو شوێنەیە وەکو ئەو سەیریکە کە لەوێ نازانم هین قەوماوە کە من بەڕاستی ئەو دوو گەنجە لەوێ ئەو ناوەیان ڕەنگ پرشێن و گوڵاو پڕژێن کرد شایانی ئەوە نییە بەو شێوەیە مامەڵەی لەگەڵا بکرێ بۆیە من ئەڵێم بۆ لە مۆلا لە هەموو مۆڵێ لەسەر هەموو شۆستەیەک لە هەموو باخێکە لەسەر هەموو جادەیەک لەناو هەموو پارچیەکە پێویستە سەماکت و پڕ بکرێ بۆ ئەوەی ئەو مرۆڤانەمان بۆ دەرکەوێت کە ئاوا بیرەکەنەوە کە بەو شێوەیە ئەبێ ئەمانە دەرکەون و اینجا یاسایەکدا بنرێت یاسای ئازادیە ئازادی تاکە کە تۆ بۆ نییە وەکو چۆن کەس نایەتە سەر شوێنی هینی تۆ ئیمانداری تۆ تێکەڵی شتێکی تۆ نابێ
لە بڵندگۆ بە دەنگی بەرز کەس ناڵێ ئەرێ ئەمە چییە هەرگەر نادام لەگە ڕشێکە چەندانەیەک هەیە باشە و من لە ئێستا ئەڵێم ئەگەر وەزارەتێکێنە ڕۆشنبیریە ئەگەر حیزبێکێ ئەوێت زاڵ بێ بەسەر ئەمانە ئەبێ کوردستان پڕ بێتەوە لە هەوڵی سەما ئەبێ خەڵک فێری هەموو جۆرەکانی سەما بێت لەوانەیە پرسیارێکە ئەوە بێ لە من ئەی تۆ چیەکەی لێرەوە کاکە من ڕۆژێکی استراتیژیم هەیە لە 2008ەوە کە گەڕاومەتە بۆ یەکەم جار باسم کردووە دوایی بنیادم ناوە 2007 هەموو ئەوانی بەشدار بوون لەگەڵمە ئەومانە لە کۆرسی سەمای هاوسەرخ کە وەک چارەسەری بوو لەلایەک و لەلایەکتریشەوە سەمای زۆر بامان لە پارکی هەواری شار پێشکەش کرد بە کراوەیی ڕۆژەیەکم دامەزراندە بوو تکتی تیارەم هەبوو لە مانگی دەیا بگەڕێمەوە من گەڕامەوە ئێرە ڕێفراندۆم دەستی پێکرد 16 ئۆکتۆبەر دەستی پێکرد فڕۆکەخانە داخرا من نەمتوانی بگەڕێمەوە بۆ یەکەم جارە لێرەوەڵێم ئەو پڕۆژێکی بوو بانگەشەکردنەوەی دامەزراوەیەکی سەما بوو وردە وردە گەورەیەکەین ئێستا ئەمەوێ خۆم لەسەر شانی خۆم ئەو بکەم هەر بەردەوامیشم هەر ئەبێ بۆ ئامانجش بکەم ناتوانم تەواوی وردەکاری دامەزراوەکە بڵێم بەڵام ئەم پڕۆژەیەم هەیە لێرەوە ئەڵێم چی ئەوێت سەما پێش بکەوێت با پەیوەندیمان پێ بکات باشە کاتی بەرنامەکەم کۆتایی دوامن ساوە بێت سەما بەتایبەت سەمای هاوچەرخ ئەوەی کە با بڵێن جیاوازە لە ڕەشبەڵەک و لە هەڵپەرکێ و لە شایی کە لە فەرهەنگی کوردیدا شتێکی نامۆ نییە دەتوانێت چی زیاد بکات یاخود چ سوودێک بێنێت بە تاکی کۆمەڵگەی کوردی و دەتوانێت چی زیاد بکات بۆ فەرهەنگی کوردی بەڵێ ئەتوانین لە ڕێگەی سەمای هاوچەرخەوە جەستەی تاکی کۆمەڵگەی کوردی سەر لە نوێ بنیان بنێنەوە ئەو جەستە تەندروستەی کە ئەبێ هەبێت ئەو جەستەیە کە بە هزرێکی کراوەوە بەوە پڕ لە وزەوە بەرەو ڕووی ژیان ئەبێتەوە و سەما بکەین بە چارەسەر بۆ هەموو ئەو کەسانەی کە لە خەمۆکی ئاژین کە باری دەرونیان خراپە کە دیارە من ئیشم بۆ کردووە لە مانگێ خولا وە لە هەموو هەردوو نەخۆشخانەی دەرونی لە سلێمانی پیاوان و ژنان چوومەتە لای ژنان یێزیدی لە دۆک لە لای ئاوارەکانی هەولێر بوو بۆ چوومەتە فرژنی ژنان و پیاوان لە ناو سلێمانیە بە سەما بۆ ئەوەی چۆن بتوانم کاتێکیان بۆ بخۆڵخێنم هەستکەم سەما بەشێکەرەوە ئەمە ئەوە ئەگەر ئێمە ئەمانەوێ لە دەرەوەی ئەو سنوورە چیرۆکەکانی خۆمان بژێڕینەوە وەک میلەتێک ئێمە چیرۆکێکی 5,000 ساڵەمان هەیە لە لۆلۆبیەکانەوە من لێرە زۆر سپاسی شێرکۆی هاوڕێمەکەم کە چەند کتێبێکی نووسیوە و زۆربەی ئەو مێژومان بۆ ئاشکرا ئەکات باشە ئێمە بین لە بنەڕەتەوە بە سەما ئەم مێژوو زیموکەینەوە و خۆمان بە هەموو جیهان بناسیێنینەوە دەست بەرین بۆ چیرۆکە گرنگەکانمان کە ئەمە من لە ئێشکردنان بووی بەس چاوەڕێی دەرفەتم چاوەڕێی ئەوەم چکە بەڕاستی من تا ئاستێکی زۆر پشت بە خۆم ئەبەستم بەڵام ئەبێت بەبێ ناوی ئەوەی کە من بەڕاستی تا ئێسا من پشتم نییە وەکو ئەوی لە کوردستان هەیە ئەو پێوتە پشتە حیزب بوو نازانەوە پشتانم نییە و پێویستم پێی نییە بەڵام چێ ئەتوانێت دەستگیرۆی بکات پڕۆژەم هەیە سەرتاسەری و استراتیژی بۆ ئەوەی ئێمە پەروەردەی جەستە لە مناڵەوە دەست بکەین بەڵێ زۆر سپاس کاکاروان کە لەم گفتوگۆیەدا بەشدار بووی زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ تۆ شاوەکەم منیش خۆشحاڵ بووم کاتێکی باش بوو و شتێکی باش بوو توانیمان لەسەر چەند شتێک قسە بکەین کە هەستەکەم باش نەکراوەم شتانە بە پشێوە ڕوونە و لای زۆر کەس نامۆیە بۆیە هیوادارم ئەم بڵاوبوونەوەی ئەم بابەتە بە شێوەیەکی واڵا و فراوان بێت بتوانرێ زۆر کەس توانێت گوێ لێ بگرێ و ئەگەر حەزی شت کرد بنووسێت و بیکەین بە کتێبێک بۆ نا چکە بەڕاستی لەو بوارەیە من توانیمە تا ئێستا یەک کتێب لە زمانی ئەڵمانیەوە
وەربژێڕم یەکەمین پەرتووکم بالێت کە کتێبێکە خۆی بۆ مناڵانە بەڵام لە ئاشتێکا بۆ گەنج و بۆ تەلەبەی پەیمانگە و جوانەکانیش باشە دەبارەی سەما شتێک شارەزا بن. ئێستا لە نووسینەوەی گفتوگویەکان لەگەڵ هاوڕێیەکە کە بە تەمان بیکەین بە کتێبێک دیارە بۆ یادی ڕۆژی جیهانی سەماش هەم ئەم بابەتی خۆماندا ئابەزێ و چاوپێکەوتنێکم بنووسراودا ئابەزێ و بۆ یەکەم جار 29 نیسان ڕۆژی جیهانی سەمایە بەڵێ و بەخشانە سەمایەکەم کە بە شۆت لە شێوەی چیرۆکە سەماشان نووسیمەتەوە بۆ یەکەم جاریش هەر بۆ بۆنەوە بڵاوکەم. جارێکی دیکە زۆر سپاس دەکەم بە بۆچوونی منیش زۆر گرنگە ئەم باسانە گفتوگویان لەسەر بکرێت ڕوون بکرێنەوە قسەی زیاتریان لەسەر بکرێت چونکە هەرە و هەموو کاردانەوەیە بەهۆی سەمایەک نیشانەی ئەوەیە کە هەر بەجددی لە نێو کۆمەڵگەی ئێمەدا کەمترین باس و خواست لەسەر سەمای هاوچەرخ کراوە. زۆر سپاس دەکەم و بۆ دەرفەتە هەر سەرفراز بن. زۆر سپاس بۆ تۆ ئێوەش هەر سەرکەوتوو بن و ماندوو نەبیت چاوەکە. بینەرانی هێژا زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن لە یوتیوب هەروەها ببنە ئەندامی خاوە نابوونە لە ماڵپەڕی پاتریۆن. تا دیدار هەر شاد بن.